سڵاو. زۆربەی ئەو وڵاتانەی کە لە سەرەتای پێشکەوتنان یەکێک لە کۆڵەکەکانی پێشکەوتن دیوە مادیەکەی کۆمەڵگە و تاکەکانێتی. ئەڵێم دیوێکی هەمووینە. ئەگەر هەندێک وڵات بەبێتە شیر بە پێوەەر بێنینەوە یا بە نمونە بێنینەوە، ڕەنگە وڵاتەکە بە شێوەیەکی گشتی ئاستی پێشکەوتنی تاک لە ڕووی ڕۆشنبیریۆک و پێویست نەبێت. بەڵام کاتێک زەمینەیەک سازە بێت بۆی کە تاکەکانی ئەو وڵاتە بیان بەشێک لە تاکەکانی ئەو وڵاتە دەوڵەمەند بن لە ڕووی مادیەوە، وردە وردە پێبەپێی ئیستثمارکردنی ژێرخانی مادی، ژێرخانی معنەوی و ڕۆشنبیریشان بتەوەکە. یعنی لانی کەم دەوڵەمەندێک ئەتوانێت گەشت بکات، وڵاتە پێشکەوتوەکانی دنیا ببینێ و ئەبێ ئەم گەشتکردن و بینینی وڵاتانی دنیاە کاریگەری لەسەر سلوکی هەبێت لە وڵاتەکەی خۆیان. بەداخەوە لە کوردستان کابرا سیارەکەی بای $100,000، بەڵام وەک چۆن لە سێکتەری هاتوچۆوە شتێک پێڵێن ئەخلاقی لێخوڕین، بەڵام ئەخلاقی لێخوڕین و حسابکردن بۆ شۆفێرەکانی بەرامبەری ڕەنگە بای $10 نەبێت. کابرا مۆبایلەکەی بای $2,500 بەڵام ئەوەی کە لە ناو مۆبایلەکەیەتی بای $2 نییە. کابرا ڤێلایەکی هەیە بای $10 ملیۆن، بەڵام سەر لە بەری ڤێلاکەی کتێبێکی تیانە. لێرە مواسەفاتی خانوو شۆفاش و نازانم مەغریبی و چیە، بەڵام یەک لە ڕوکنەکانی خانوویەکی پێشکەوتوو لە دنیاە بوونی کتێبخانەیەکی گەورەیەتیان. بارحاڵ دیاردەکەی ئێمە ئەوەیە کە بۆچی پارە، یعنی لە کوردستانە ڕۆژانە ئەبینین سیارەی گرانبەها بینین، ینی ئەو سیارانەی کە لە دنیاە باوێتی و تازە شەریکەکانی دەریە کاتە دەرەوە، یعنی ئەو پەڕی هەفتەیەک دەڕۆژ ئەگەر ناگاتە کوردستان. بەڵام هەمان شۆفێر کە ئەو شۆفێری ئەو سیارە گرانبەهەیە کات لە ئیزدیحامێکە ئەمەنە سەقافەتی نییە کە خۆڵ و تۆز نەکا بەسەری خەڵکە لەسەر سا بەتەنیشت سیارەکانی تراڕوە. ئەم بابەتە بابەتێکە کە وەکو دیاردەیەکی زەق ئەیبینین، بەڵام کەمترین دەست بۆ بردن دەستی بۆ براوە. هیوادارم مرد و درشت بە ئامادەبوونی ئەم دوو میوانە بەڕێزە بچینە ناو ئەم برینەشەوە و شتێ بکەین بە شتێ. بینەری بایۆگرافیای میوانەکانە بن و دەست پێک. بیلال سەعید بەڕێوبەری ئینستیتیوتی ئابووری بەژمارە. ساڵی 2009 بڕوانامەی دیبلۆمی لە ئیدارەی بانک لە پەیمانگەی تەکنیکی دوکان بەدەستێنەوە. ساڵی 2013 بڕوانامەی دیبلۆمی لە یاسا لە زانکۆی دیجلە بەدەستێناوە. قوتابی ماستەرە لە بەشی بازاڕگەری. ساڵی 2018 پرۆگرامی IVLP لە ئەمریکا تەواو کردووە. لە ساڵی 2019ەوە ئینستیتیوتی ئابووری بەژمارە دامەزراندووە. ساڵی 2021 تۆڕی میدیایی مڵک نیوزی کردوێتەوە. داناشوانی مامۆستای زانکۆ ساڵی 2010 بڕوانامەی بە کالۆریۆسی لە کۆمەڵناسی لە زانکۆی سەلاحەدین بەدەستێناوە. ساڵی 2018 بڕوانامەی ماستەری لە کۆمەڵناسی لە زانکۆی سەلاحەدین بەدەستێناوە. لە ساڵەکانی 2020 بۆ 2021 ڕاوێژکاری توێژینەوە بووە لە گروپی بانکی نێودەوڵەتی لە ئەمریکا. لە ساڵی 2020ەوە تا ئێستا سەرۆکی کۆمەڵەی کۆمەڵناسان و دەروونناسانی کوردستانە. لە ساڵی 2009ەوە تا ئێستا مامۆستای بەشی پەروەردە و کۆمەڵناسیە لە زانکۆی لوبنانی فەڕەنسی. دەستخۆش، زۆر بەخێر بن. زۆر سپاس. جەنابە سەرۆکی کۆمەڵەی کۆمەڵناسان، ئەم دیاردەی ئێمە باسیەکەین بابەتی ئەوە بوو بەرنامەی لەسەر دروستکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە کاک دەرون سەبارەت بۆی کە کۆمەلگا لە چی پێک دێ، کۆمەلگا چۆن پێشەکەوێ، کۆمەلگا چۆن بەڕێوە بردرێ. ئێمە لە زانستە کۆمەڵایەتیەکان و بە دیاریکراوی لە کۆمەڵناسیە تیۆریەکمان هەیە سەبارەت بە بنیادنانی کۆمەلگا. کۆمەلگا پێک هاتووە لە کولتور پێش هەموو شتێک، کولتوری مادی و کولتوری معنەویمانێ سەبارەت بۆ پرسیارە و ئەو پرسەی جەنابەت باسیەکەی. تەمەن لە هەموو کۆمەلگا مرۆیەکان
کولتوری مادی و کولتوری معنەوی بە هاوسەنگی بەرەو پێشەوە ئەڕوە و هەموو وڵاتەکان پلانی تایبەتیان هەیە بۆ کولتوری مادی و معنەوی پێکەوە بە هاوسەنگی بەرەو پێشەوە بڕوە. تابەت ئێمە لە کوردستانەوە لە شەرقی ئەوسەد بەشێکی گشتیە کولتوری مادی پێش کولتوری معنەویەکەوێ بە پێشکەوتنی کولتوری مادی و دواکەوتنی کولتوری معنەوی جۆرێک لە کەلێن دروست دەبێت. کولتوری مادی چیە؟ کولتوری مادی ئەو سیارەیە کە تۆ جەناوت باس کرد، ئەو مۆبایلەیە، ئەو خانۆ گرانبەهایە، ئەو ڤێلایە. کولتوری معنەوی چیە؟ کولتوری معنەوی عەقڵیەت و شێوازی ژیانی ئەو کەسایە کە ساحیبی ئەو کولتورە مادیەیە. جا لە کوردستانە لە بەرۆی ئێمە خەڵکانێکی زۆر هەیە لە ڕووی مادیەوە زۆر پێشکەوتنە، بەڵام لە ڕووی معنەویەوە تا دێ بەرە خوارەوە ئەڕۆن بۆشاییەک دروست بووە. ئەم بە دروستبوونی ئەم بۆشاییە کولتوریە ئەوە ئەنجا دنیا لێکەوتەی تری تیاسەر هەڵەتا. لە ڕووی زانستیەوە لە ڕووی زانستیەوە مە لە ڕووی ئەعلامیەوە قسەمان کرد دکتۆر. لە ڕووی زانستیەوە ئەمە خەلەلە؟ بەڵێ ئەمە خەلەلە کابرا مۆبایلەکەی بای 2000 دلارە بەڵام بای 2 دلار ئیسفادەی لێ ناکات. خەلەلە ئینسانێک طبعا ئەمە دیاردەیەکی جیهانیە لە هەندێک ڕۆوە مەسلەی هەبوونی سیارەی گرانبەها، هەبوونی چاکەت و پانتۆڵی گرانبەها، هەبوونی مۆبایلی گرانبەها دیاردەیەکی جیهانیە لە ڕاستیە. بۆ چونکە ئینسان بەردەوام ئینسانی مۆدرن ئینسانی کە ڕووکەشیە بە دوای ڕووکەشی ئەگەڕێ، بەڵام لە دنیاە هێشتا ئەوە بۆمانایە نییە عەقڵێتی بەڕێوەبردن و عەقڵێتی بەکارهێنانی ئەو کەرەسانە لاواز بێ. ئێمە لە کوردستانە کە سەرەتاکانی سەرهەڵدانی ئینسانی مۆدرن یان کاریگەربوون بە دنیای مۆدرنیتی تیاسەری هەڵداوە، بۆیە ئەبینین کە ئێمەش مۆبایلی گرانبەهامانەیە، ئێمەش سارەی زۆر گرانبەها بەکاردێنین، ئێمەش خانووی زۆر گرانبەها بەکاردێنین بە تەکنۆلۆژیای زۆر تازەوە، بەڵام هێشتا عەقڵێتی بەڕێوەبردن و عەقڵێتی بەکارهێنانی ئەم کەرەسانەمان نییە. ینی بۆ نمونە کەسێک 6 مانگە سلەی گرتووە بۆی ئایفۆن 14 بەکاربێنێ یان بکڕێ، لە کاتێکە تەسەوڕکە ڕەنگە هەموو جلەکانی بای ئایفۆنەکەی نەبێ، باشە ڕەنگە لە هەموو ماڵیا کەرەسە معنەویەکان بای ئەو دیوەیە کە پێمانەڵێ ئەمە ئەو دیوەیە کە پێمانەڵێ کابرا ئەتوانین وا بڵین، یعنی ئەتوانین وا بڵین، من پرسیار لە جەنابتەکەم، کابرا لە پێناوی داپۆشینی نەقسی معریفی و ڕۆشنبیری خۆیان ئەوێ بەم مۆبایل و بەم سیارە و بەم خانووە پەردەپۆشی ئەوە ئەتوانی لە بڵێ یەکی لە هۆکارەکان لە کڕینی ئایفۆن 14 لە تامان توێژنەوە کراوە چێن ئەوانەی ئایفۆن 14 بەکاردێنن. توێژنەوەکە مەسەد بە نمونەی عەشوایی کراوە، هەڕەمەچی کراوە، دەرکەوتووە زۆربەی ئەو کەسانەی کە ئاخر مۆدیلی ئایفۆنیان لایە ئەو کەسانن کە لە ڕووی داهاتەوە داهاتێکی مامناوەند یا خوار مامناوەندیان هەیە، ئەو کەسانن کە دەوڵەمەند. جەگەر ئێمە لە بەروی کۆمەڵاسی نوێکی لە وەزیفەکانمان بریتە لە تێبینیکردن، زۆر تێبینی کاتی بڵاوکردنەوەی بۆ نمونە ئایفۆن یان مۆبایلەکان دەدەم لە کوردستانە یان جاروایە لە مەسلەی سیارەوانەشە کە تەمەشا ئەکەین ئەو کەسانەی کە ئەڕۆن هەر بە جلوبەرگەنەکانیان یان بۆ سەیرانی کە پێیانە لێ ڕێیان گرتووە تێگەی ئەم کەسانە لە سەر بەچینی مامناوەندن یان خوار مامناوەندن. دەسەکانە خۆش بێت جوان چۆ ناو برینەکەەوە من لەگەڵ باسی پاراکرێت تۆم بیرەکەوێتەوە. باش خۆش نمونەیە کە پێشتر باس کرد بەڵام کەڵکی ئێرەی نییە. ئەمە لە ڕووی زانستەکەی جەنابتەوە، لە ڕووی تێڕوانینی تۆ هەمیشە من جابم هەیە بۆ قسەکردنی تۆ لە بڕی بە زمانی قساکەی کە هەمومان تێگەین، هەموو ئاست و چینێکی کۆمەڵگە تێگە. ئەمە خراپەکەی لە چیایە؟ کابرا ڕەنجۆڤەرێکی پێ بای چوزانم بای 15 دەفتەرە، بەڵام بای 15 دلار عەقڵی سیاقەتی نییە لەسەر ئەو ڕەنجۆڤەرە. مۆبایلەکەی بای 2-3 دلارە، بەڵام بای 2 دلار علم و معریفەتی لێەوە فێر نابێ. خانۆکەی بای چوزانم 10 میلیۆن دلارە، 2 میلیۆن دلارە، میلیۆنە دلارە، بەڵام سەر و بنی خانۆکەی بکە کتێبێکی تیان نابینی. دەست خۆش کاک دەروون ئەم دەست پێکەکەی تۆ جوان بوو هەم تاواکاریەکەی کاک داناش بەڕاستی. پارە ئەبێ ئەمە سەیری بکەینەوە پارەمان بۆ چییە؟ خودی پارە ینی وەکو کاڵا وەکو پێویستیە وەکو حاجەیەک ئێمە پارە بۆچی بەکارێنین؟ ئەگەر پارە بەشێک بێت لە تەواوکردنی پرۆسەکە ئەمە شتێکە ئەگەر دروستکراوێک بێت کە ئێمە بە بەردەوامی تەشبیه نەبێ وەکو عبودیەت
عبدێک و مامەڵی لەگەڵا بکەین و مدمین بین پێوە ئەمە شتێکی کێ باش ئەمەی کە ئەگوزارێ لە جیهانی سەرمایه‌داریە و ئێمەش و مجتەمەعی ئێمەش لەبەرەوە باکگراوندە معریفی و ڕۆشنبیری و پەروەردەیەکە لەگەڵیان نەڕۆشتوتە پێشەوە زووتر تێکەڵە بین بەوەی کە وەرگریەک وەکۆی مامۆساداناوتیش ئابادە بێ 6 مانگ لە چاوەڕوانی و لە بەردەمی شوێنێکا بۆستێ بڵێ وەڵام من ئایفۆنێک بکڕم یان ڕەنج ڕۆڤەرێک بکڕم یان فلان ئەمانە وەکو بڵێ تەعنیە لەوانەی کە ئەمەی بەکارهێنن چی سیارەیە بەکارێنێ چی مۆبایلێ بەکارێنی لە چی خانوویەکژی قسەکە لەسەرەوەیە ئێمە تۆ چۆن ئەتوانی تەواوکاریەک لە سیستەمی حیاتی خۆتا بکەیت کەسێکی وەکو دکتۆر ئیبراهیم فەقێ بۆن من ئەگەر سیر بکەی ئەڵێ بۆ ئەوی تەوازن و هاوسەنگی ژیان هەبێ ئەبێ ئەمە ئاگامان لە کۆمەڵی خاڵ بێ بۆن مناڵێ من خۆم کێم و لەگەڵ کیا مامەڵاکەم واتە پەیوەندی ڕۆحەکانی من کێیە پەیوەندی تەندروستیەکانی من لەگەڵ جەستەی خۆما چۆن مامەڵاکەم لەگەڵ ئاستی پسپۆڕی و خوێندن و معریفە و شارەزایی منە چۆن مامەڵاکەم لەگەڵ ئایلە و خزم و دۆست و نزیک و فامیلەکانی خۆما چۆن مامەڵاکەم و لەگەڵ ئەوە ئەو کات دێتە باسی ئەوەی کە چۆن سەرچاوی داهاتی خۆم چۆن مامەڵی لەگەڵاکەم بەڵام ئایا ئەم تەوازنە ئەگەر بێنەوە خاڵی یەکەم ئایلە و خێزان و تەندروستی خۆم و ژیان و پرۆسەی خوێندن و خوێندەواری و چی کشتی بخینە پاش تەوازنەکە تێکەچێ ئەمە ئەو پاسکیلەیە کە ئێمە سەیری ئەو تایاکەین کە بە بەردەوامی وەکو ئەو هاوکێشە سەیری بکە ئەگەر سەیرەکەی ئەگەر لەلایەک لە تایەکە ویلەکەی ئەگەر گرفتێکی ڕوبەڕووبووە تۆ ناتوانانی درەنگ ئەگەی ئێمە مجتەمع ئامادە کراوە بۆی کە بە بەردەوامی کۆمەڵێک برینمان پێوەیە پارەمان هێناوە پارەمان دروست کردووە ڕقمێکی گەورە لە گیرفانمایە بەس نازانم چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕقەما بکەم ئەمەی کە لە مجتەمعی ئێمە ئەیبینین بەداخەوە بە بەردەوامی برینەوە ئازارمانەدا وەکوی کە جنابەت وتی کەسەکە جوانترین سیاری لە ژێرایە و ئەڕوا بەڵام خۆڵەکەیەکا بەسەر منە ئەمە فەقیری پێوترێ ئەمە ئەو پاری پێوترێت کە من گومانم هەیە بە ماندووبوونێک هاتبێ وەکۆی کە منێک کرێکاریم کردبێ ئەوێک ئیشی کردبێ ئەو ماندوو بوو بێ و بزانێ ئەوەی کە لە سەرجادەکەی ئەو کەسانن کە لەگەڵیان ئەڕۆن بەڵام ئەو زروفێک و توانایەکی خۆی بەخەرجدابێ و گەشت بێتەوە ئەمە ئەو کەسێک کە پارێ خراوەتە بەردەسی ئەمە ئەو کەسەیە کە بەمیرات بۆی ماوەتەوە ئەو کەسەیە کە حزب داوێتی پێ ئەمە ئەو کەسەیە کە لەوانەیە لە کونفەیەکوونێکە و لە ناکەیەک و لە حاڵەتێکی ناسایە پارێ دەستکەوت پێ بۆیە هەرچەنە ڕقەمەکەشی زۆر بوو بێ لە ڕاستیە مرۆڤانە فەقیرن ئەمە ئەو فەقیرانە لە ناو کۆمەڵگا لە ڕووی ژمارەوە پارەیان هەیە بەڵام ئەبینی نازانێت تەسەڕوف بەم پارەیەوە بکە بۆیە ئەوەندەی کۆڵە بەسەر شانیەوە ئەوەندە نەیتوانیوە خەمی لێ بخۆبی خاتە پێش باشە پارە بەرپرسیارەتی ڕۆشنبیری لای ئینسان دروست دەکات ینی بۆ نمونە تۆ ڕەنگە دکتۆر تۆ ڕەنگە مەسەلەن موبەڕیرەکەی هەبێت بە کرێکارێکی بەڕێز بڵێ کە ناخوێنێتەوە لەبەر ئەوەی کە ڕۆژێکی پڕماندوو بوون و پڕ هیلاکەت و پڕ دەردەسەری هەیە ئەوەندەی لە خەمی ئەوایە دەبێنەوت بکڕێبی بات ئەوەندەی لە خەمی ئەوایە 4 کیلۆ تەماتە بەرێتەوە ڕەنگە لە خەمی ئەوانە بێت کتێبێ بکڕێت کە ئەمەش موبەڕیر نییە بەڵام گریمان بە موبەڕیرێک حسابیکەین بەڵام ئایا ئەرکە لەسەر ئەوەی کە پارەی پێەیە بەرامبەر ئەو پارەی ڕۆشنبیر بێ پارە زۆر شتمان بۆ کاک دەروون نەبێ بۆ لەو هاوکێشەیە تێ بگەین باوان نەکەین لە هاوڵاتیە کە دانیشتۆ بە دیاری ئێمە و سەیری گیرفانیەکە پارێکی تیانە من پێی بڵێن پارەی هیچ نییە پارە زۆر شتە پارە خۆشەویستیت بۆ دروستەکە پارە دەوروبەرت بۆ چاکەکە پارە مجتەمەعت بۆ ئەگۆڕێ پارە ئەتوانێت ڕۆشنبیریت بۆ بڵاو بکاتەوە کێن ئەمانەی کە ئێستا پاری دنیا لە بەردەستیانێ و چۆن مامەڵاکەن بیل گێتسە ئیلۆن ماسکە مارک زوکربێرگ کێن ئەمانە ئەبینین کۆمەڵێک دەموچاوی گەورەیە لەسەر ئاستی گیان بەڵام ئەبینین کۆمەڵێک ڕێکخراوی خێرخوازی گەورەشیان دروست کردووە ئەبینی مەدرسە دروستەکەن ئەبینی زانکۆ دروستەکەن ئەبینی کۆمەڵگە بەرەو پێشەوە ئەتوانن میدیای باش سەپۆرتی کتێب بکەن سەپۆرتی خۆیان نووسەرن بەڵام ئایا دەوڵەمەنی ئێمە بەداخەوە سەرمایه‌داری ئێمە خاوەنپاری ئێمە چیان کردووە بۆ کۆمەڵگەی من ڕخنیان لێ ناگرم بەو جۆرەی کە پێم وایە ئەمانە سفرکەم دەوڵەمەنی باشمان هەیە مەدرسەی دروست کردووە قوتابخانەی دروست کردووە پاڵپشتی کۆمەڵی پرۆسیسی کردووە بەڵام بەڕاستی تێ ڕێک نەخراوە دیار نییە ونە لەسەر ئاستی گیان کار بۆ ئەوە کرێسا ئەگەر بچیتە ماڵپەڕی هەر یەکێک لەم شەریکە کوردیانە ئایا چەندێکیان بەشێکیان هەیە پێوتێ CSR بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بەرامبەر مجتەمەعەکەی خۆی بەرامبەر کۆمەڵگەکەی خۆی ئێمە شەریکەیەکی نەوت کە دێتە وڵاتەکەی ئێمە یەکەم شت کە وەزارەتی سامانە سوکان داوای لێکا بەلایانی کەمی کە زۆرێکیان نەشان کردووە بەداخەوە ئەڵێن چیەکەی بۆ گوندێک کە نەوتەکەی بێ چیەکەی بۆ ڕێگاکەی چیەکەی بۆ مەدرسەکەی چیەکەی بۆ مناڵانە جاری وایە دێتە سەر جادە داواکەڵی وەکو کرێکار وەرمگرە لەسەر زەویەکەی خۆشمە بۆشی ناکەم ئەی ئەمە بۆ شەریکەکانی ناوخۆی خۆشمان وایە تۆ لە وڵاتی خێروبێریە وڵاتە بێی خازان بۆچی ئەمە بەستەوە بۆ ئەزانی بۆچی بەستەوە بۆی کە بەشێک لەو بازرگانانی کە لێرە پارەیان پێە ئەتوانن بۆ پارە زۆر شت بکەن بۆ مجتەمەعەکەیان کردووە کە نەیان کردووە کە من کە پێم وایە ئەگەر بتوانن ئەمە بکەن بۆ ئێوەستم ئەو خاڵک بەڕوونکەمەوە
تێڕوانینی هەژارێک کە پارە لە گیرفانانیە لەگەڵ تێڕوانینی دەوڵەمەنێک کە پارە لە گیرفانیا دوشتی زۆر جیاوازە. توێژینەوەیەکە لە زانکۆی هارڤەرد کراوە 75 ساڵی خەیاندووە، ئاخر جار کە ڕیپۆرتەکەم بینی ساڵی 2010 دەبوو. باسی ئەوەکە کە 724 نەفەر وەکو سەمپڵ وەرگیراوە بۆ ئەو توێژینەوە کە 75 ساڵی خەیاندووە، 4 تایپیش ئەو توێژینەوەیان گۆڕیوە. نەتیجەیەکی زۆر خێرای هاتووە دەست کە ئەڵێ آخر جار کە نەتیجەکە ئەلان کراوە 6 کەس ماونەتەوە کە لە ناو توێژینەوەکە کە زۆرینە تەمەنیان لەسەرونەوەدا 90 ساڵە و 2000 لە مناڵی ئەمانەش وەرگیراوەتەوە جارێکی کە لە ناو توێژینەوەکە بەکاربێنێ. ئەڵێ لە کۆی توێژینەوەکە هەموو ئەو حرەکاتانی ڕۆژانیان مامەڵەکردیان لەگەڵ پارە لەگەڵ دەوڵەمەنیە لەگەڵ پۆستە لەگەڵ عینوانە ئەزانی هاتوونەتە سەرچی خاڵێ کە زۆرینیان خاوەن پارە بوون لە ڕاستیە هاتوونەتە سەر خاڵێ. ئەڵێ پارە بۆ ئێمە خۆشبەختی نەیەناوە، ئەوەندەی عیلاقە کۆمەڵایەتیە باشەکانمان خۆشەویستی و شادی و خۆشی و فەڕەح و تەندروستێکی باشی بەدەستی ناوین. بەڵام بێ ئاگامان لێ بێ ئەمە ئەوەی کە پارە لە گیرفانیاتی ئێستا لە دەوڵەمەنێ پرسیار بکە ئەوش لەوانێ وڵای پارە هیچ خۆشیەکی نەبووە من هەر ڕاستی وام و بەڵام ئایا هەژارێک شەمان تێڕوانی نەخێ من ئەڵێم تۆ داوێتی پێت ئەگەر بڕوات بەخوا هەیە و قەنەعەتت هەیەوە کە خوا داوێتی بۆ تۆ و تۆ وەسیلەکە بووی باش هەر خوا خۆی داوە لەکە. ئەڵێ مامەڵەیەکی تەندروست بکە لەگەڵم پارە، ئەڵێ ئەمە محاسبەت لەسەرەکەی، ئەڵێ لە قیامەتە دادەنەوەم چۆن کۆت کردووەتەوە چۆنش خەرجت کردووە. ئەگەر بە مەعایری دنیاش لێکێ دەیتەوە ئێستا سەیری مجتەمەعی ئێمە بکە، سەیری گەڕەکەکەی خۆت بکە، سەیری حزبەکەی خۆت بکە، سەیری ڕێکخراوەکەی خۆت بکە، سەیری مؤسسەکەی خۆت بکە. ئەزانی هەموو ئەوانی کە لە نێو مجتەمەعی ئێمە بە تایبەتی وانی لە کۆرۆنا بە تایبەتی وانی کە ڕۆژنامە نووس بوون برادری من و جەنابەت بوون ڕۆشتن ئەزانی کەس باسی دیوە سەحەفیەکەیم کەسیان نەکرد، باسی عنوانە وەزیفیەکەیش زۆر جارێ لە کۆڕ و مەجلیسێکی دیاریکراوە باسیەکەی، بەڵام باسی ئەوەکەن کە 50,000 داواتە خێزانێکی هەژار لە وڵاتە، باسی ئەوەکەن لە ژێرەوە بەبێ ئەوەی کەس زانیوێتی یارمەتی 10 کەس و 20 کەسی تری داوە لە ناو کۆمەلگا. ئەزانی چۆنە هەموو جارێک کە بە وردی ئاواچی نەناو هەندێک بەرنامەوە ئێمە تایتڵێک دانین ئەڵین لەم ڕانج ڕۆڤەری کە تەپوتۆزەکا بەسەر خەڵکا و لەم مۆبایلە ئایفۆن 14ەوە هاتی نەچووە. یعنی بۆچی بەم وردیە ئیش ناکرێت لەسەر بنیادنانی عقلی ئەم کۆمەڵگەیە. خۆی قسەکردن لەسەر پارە هینە ینی دنیاکی ئالۆزە و پانتایی ئالۆزە و فرە ڕەهەندشە. باشە ئەگەر هەمان پرسیارم دەکەین بە جۆری کە جواب بدەم. من ئەو پرسیارەت لە یەکەم ئەڵێم مەرجە ئەو دەوڵەمەنەی کە دەوڵەمەنە مەرجە بۆی ڕۆشنبیر بێ. پێشەوەی وڵامی ئەوە دەمەوە پرسیارەکە بە جۆری کە داڕێژینەوە ئایا پارە بەختەوەری دێنێ؟ ئایا پارە ئینسان بەختەوەرەکە؟ باسی ئەو بەختەوەریە نەکەیت، باسی ئەو بکەین ڕۆشنبیرتەکە بزەبت بزانام ڕۆشنبیرتەکە. من کاک دەرون توێژنەوەی ماستەرەکەی من لەسەر چۆنایەتی ژیانی سێ توێژە لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە شاری هەولێر لەسەر توێژی پزیشکانە پزیشکی پسپۆر لەگەڵ مامۆستای ئامادەیی لەگەڵ پیشەوەری پیشەسازی ئەوەی کە لە ناوچە پیشسازەکانە ئیش تاوان هەموو پێوەرە زانستیەکان گرتومەتە بەر بەسەر پێشتی بەسەر بۆ خەڵکی پسپۆر لە ئەنجامە دەرکەوت تا داهات بەرزتر بێ کواڵتی لایف کواڵتی ئۆف لایف چۆنایەتی ژیاندا ئەبەزێ بوومە پزیشکێکی پسپۆر ئەگەر ئەو قوتایبانە لە بەشی پزیشکی بمبوورە قسەیەکەم ئەگەر پزیشکێکی پسپۆر داهاتی سەری 27 ملیۆنە لە مانگێکە باشە لەگەڵ مامۆستایە کە داهاتی مانگانەی ملیۆنێک تا ملیۆنێک 200,000 چۆنایەتی ژیانی مامۆستایەک بەرزترە لە پزیشکێکی توێژینەوەیە. ئەمە توێژنەیەکە کە هەموو میکانزم و میتۆدە ئەلمەکانی دەی خۆمەیانی باشە ئەنجاتنانێت پیشەوەرێکی پیشەزازی لە پزیشکێکی پسپۆر کە داهاتی زۆر بەرزە کە دایک و باوکارمان زەخر لە منداڵەکانیانەکەن بۆ ئەوەی منداڵەکانیان بزنە بەشی پزیشکیەوە. ئەمە بۆ وایە چکە چۆنایەتی ژیان تەنها یەک ڕەهەند نییە، چۆنایەتی ژیان بریتە لە ڕەهەندی دەرونی، بریتە لە ڕەهەندی کۆمەڵایەتی، بریتە لە ڕەهەندی خزمایەتی، بریتە لە ڕەهەندی ژینگەی، بریتە لە ڕەهەندی تەندروستی. اینجا زۆر ورچوویتە نایەوە زۆر حەزم لە باسەکەی بۆی ئەمێ بیری یەک پرسیارم نەچێت مەسەلەن بۆی کە بە دەوڵەمەنێک بڵین بۆی کە بۆ بڵین کە ئێستا پارەی پێ چکان دێجار کورد دەڵێ عەقڵ میوان نییە ڕەنگە میتۆدێکەیە کاڵێ ئەو کەسی کە لە دەرەوە سەیری یارێکاکە باشتر یارێکا بینێ وەک لە خودی یاریزانەکە گریمان ێساوانی کە پارەکەیان پێ و بە ناموسەقەفی ئیسیسماریەکەن لە ژیانی خۆیانە با گویان لەمە بێ
هەرچەندە جویان لە ناوێت کە بەشێکی زۆریان مەسەد ئامادە نین تەماشای تەلەڤیزیۆنکەن یان تەماشای سینەماکەن ئەسڵ هەر تیکتۆکشیان بۆ بەکارهێنانی کاک دەرون ینی ئێمە بێت جیاوازی بکەین لە نوێیان پایداربوون و سەرمایه‌دارویستم ئەوە بڵێم بە هەر بیرم نەچێتەوە زۆر حەزم لە قسەکانتانە ئەو کەسە لە ڕووی زانستیەوە شعورێکی بۆ دروست نابێت لە پشتی سەریا کە پارەکە هەموو شتەکانی تری بیبرێتەوە بۆیە وایان لێە بۆیە مەسەرەن دکتۆرە بەڕێزەکەی کە 27 میلیۆن داهاتێتی لەگەڵ مامۆساکەی میلیۆن و 200 ئەم 27 میلیۆنە شتەکانی تری لێبەرێ بە دڵنیاییەوە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە تو من یەکشتی تریشی بخەمە سەر بە عەقڵی خۆم ئەوەی کە دەوڵەمەنە عادەتەن خەڵکی ماستاوچیش زۆر لە دەورێتی ئەمەنە بە شان و باڵی هەڵێن خۆی وای لێبێ بەوە ینی پەندی کوردیش لەم بارەیە زۆرە بزەبت ینی قسەکە جناب بە تەواوەتی وایە اینجا ئێمە بێت جیاوازی بکەین لە نێوان سەرمایه‌داربوون و پایداربوون ئەوەی کە لە کوردستانە هەیە بەڵێ ئەوەی کە لە کوردستانە هەیە ئێمە کۆمەڵی خەڵکمانەیە بە سوودفا یان ئەوەی کە مامۆستا بیلال باسیەکە لە پرۆسێکی گەندەڵیە یانزەم لە هاتوچوونێکایە دەوڵەمەند دەبێ ئەمە تەنها پارەی هەیە عەقڵیەتی ئیداردانی ئەم پارەی نییە بەڵام لە مەسلەی سەرمایه‌داری و کولتوری سەرمایه‌داری ئەم بیر مەکاتی خۆی فەرڕەفیق توژنێکی زۆر جوان لەم بارەیەوە بڵاو کردبووە سەرمایه‌دار پێویستە بخوێنێتەوە ئەبێ کتێبخانەی هەبێ ئەبێ سینەمای هەبێ پێویستە هەی بێ بۆ زەوقی خۆی بۆ ماڵەکەی داناوە ئەمەە ئەبێ پیانۆی هەبێ خەریکی مۆزیقا بێ ئەبێ تەماشای فیلم کە ئەبێ سەفەری وڵاتان کە بەس ئەوەی لە کوردستانە ئێمە ئەیبینین ئەگە دەوڵەمەندی ینی مامناوەند بەیان بۆژواز و دەوڵەمەندە زەخمەکانش بن هێشتا نەبووتە یانێ پایداربوون نەبووتە کللتور بۆیان چونکە لە سەبوون مامۆستا بیلال باسی کۆمەڵی خەڵکی کرد خەڵکی ساحەبی 120 میلیارد دلارە ساڵانە دەیان پرۆژی خێرخوازی هەیە ئەزانی نییە دەیان پرۆسی هاوکاریکردنی خەڵکی هەیە ئەسڵەن هەندێک لەو سەرمایه‌دارانە ئەڵێ کە مردم ئامادەن یەک دینارێک یان $1 لە داهاتەکەم یان لە سەرمایەکەم با بۆ کوڕکسەکەم نەبێ بۆ ئینسانێکی تەنبەڵ دروست نەکە کاک دەرون ئەمن بەحکمی ئەوەی کە کۆمەڵاسم و لە سەرەتای ڕاوێژکاریە ئیشم کردووە ئەمن کەیسم هەبووەوە دەیان لەو دەوڵەمەندانە ئەسڵەن توانای پەروەردەکردنی منداڵەکانیان نەماوە بۆ چوە کاتی ئەم پرۆسیان نیە ڕاستە کوڕەکەی لە قوتابخانەیەکە ساڵی بە دەفتەرێکە خوێنێ ڕاستە سیارەی کوڕەکە لە تەمەنی 17 ساڵیە کە ئیجازەشی نییە بای 6 دەفتەرە بای 7 دەفتەرە ڕاستە هەموو ڕۆژێ $100 داتێ بەڵام تۆ لە 2000 ئینسانێک پەروەردە ناکە بۆیە ئەم پێم وایە ئەبێ نمونەتان زۆر بێ من بۆ خۆم کۆڵێک ینی سوود لەم قسانە بینم و هیوادارم بینەرانی ژوابێت لە ئێوەی بەڕێز چ بەڕێزێک ئێوێ قسە بکات با لە خزمەت یابم هەر دەستێکم بۆ بەرزکەنەوە خۆشحاڵە بم مامۆستا قسە بکەم من هیچ قسە ناکەم من هەر ئەوەنە یەمە لای تو یەمە لای کاک دەرون وەکو مامۆستادانە وتی بابەتی پارە بابەتێکی زۆر ئاڵۆزەوە ئێمە ڕۆژانە مامەڵی لەگەڵاکەن شتێک نییە بڵێن وەڵام من ئەمەوەیان نامەوێ هەمووی کە دانیشت و هەمووی کە سیرمانەکە ڕۆژانە مامەڵە لەگەڵ پارەکە باشە بەڵام ئێمە بە سیریەوە بکەین لەناو کۆمەڵگەی ئێمە بەرەوکوێ ئەڕۆین من زۆر جارە سیرەکەم ڕاتە بێ لەناو سیارام کە ئەڕۆمەوە سیرەکەم هەموو خانۆکان لە هەولێرا بە تایبەتی ئەوەی کە من دیمەنەکە زیاتر باش ئەڕۆنە تەبەقە یەک نەماوە بووەتە 2 ئێستا بووەتە 3 باشە لە زۆرێکی 3 تەبەقا بینم لە 2 بەرەوسەر و 3 تاریکە گڵۆبی ئیشی تیا ناکە ئەم گڵۆب ئیش نەکردنە نەک لە بەرەوەی کە ئەم ئەوێ کارەباگە بۆینە لە بەرەوەی کە کەسی لێ نییە نازانم لە بەرەوە دراوسەکەی 3 تەبەقە ئەم کورد نەبێ باڵای وا بە هەستی خۆی بە تێگەشتنی خۆی پارەیەک لە تەبەقەی 2 خەرجەکە کە میوانی تیان ناچێ ئەڕۆیتە ماڵەکەی جوانترین قاپ و مێز و ڕازانەوە هەیە بەڵام سێکەی لوتفێکی نییە جوان خزمەتت بکە و خێراتنێکی باشت بکە شەڕەکە لەسەرەوەی هەموو کەوچکان وەکو یەک بێ نەک لەوەی کە احترامەکانی وەکو یەک بێ و باش بێ مناڵەکەی وا پەروەردە نەکردووە کە هاتە ژوورەوە ڕێزی من بگرێ بڵێ یاخوا بەخێر بێ کچەکەی وا پەروەردە نەکردووە ئەوەندەی خەمیەوەتانێ ئاگار لێبێک ئەو 3 گڵاسەکە بێنە ئەو 3 قاپەکە بێنە بۆ من ئەچیتەوە دیتەوە سەر جادە ئەوەندە خەمەکە لەوەیە سیاری کوڕ و کچەکەی و خۆی و خێزانی ئاخرین مۆدل بێ لە کۆمپانیای فڵان کڕی بێتی لە بازاڕە وی شەڕێکی جادەی پێ بکە و شۆپۆزێکی پێلێدا بە ناو درێمستی و بەردەمی پارکوی و کیۆکیوە کەوایە ئەم مرۆڤانە کە تۆ بەم جۆرە پەروەردەیەکەی چاڕوان بکە مشتەمەعێکی خراپت لە ڕێیە سەرمایەدارێکمان پێگەیاندووە ئامادەمان کردووە کە خەمی مناڵەکانی نییە من خەمی ئەوانمە وا هەست مەکە مناڵەکەی ئەو بۆ من گرنگ نییە
یەک نەفر لە ناو مشتەمە خراپ بێ من و تۆ ئێستا بڕۆینە سەر و جادا شەکێکی پێ بێ مەترسیە بۆ هەمومانە بێ لێرە حەزەریکی خۆمان بکەین یەک نەفر خراپ بێ من لەوە ئەترسم بێتە داوای خوشکێکی من چۆن بیدەمێ خوشکەکەی من خراپ بێ بۆ کوڕێکی ناوم قاعە بۆ دەرەوە مەترسیە مناڵەکەی من و خێزانەکەی من و برادەرەکەی من و هاوڕێکەی من کەوایە هەمومانە بێ خەمی یەکتریمان بێ من دەوڵەمەنی ئەم وڵاتە هەمویان ناخەمە یەک پاکێج بەڵام ئەڵێم ئەوەی کە ئەیبینم لێتان چاڕوانمە کرد زۆر زیاترتان لێ بینم بەلایانی کەمی ئەگەر خەمێکتان بۆ ئێمە نییە و بۆ مشتەمەعەکەی خۆت و بۆ هاوڵاتیانی وڵاتەکەی خۆت نیە ئەگەر لە مناڵەکانی خۆت بێجارێ چکە مناڵەکانی ئێوە وردە خەریکن مەترسی لەسەر ژیانی بە خۆتان ئەسێکە خەریکە مەترسی ئەمە خەنە بەردە مەترسیەوە مناڵەکەی ئەوە بە سیارەکەی ئەو لە ترافیک لایتەدا زۆرینەی جار ڕووی داوە ئەمە بڕۆ سەیری داتاکان بکە ئێمە پێچینە ماتۆرسکلیتێک دیمەنەکەی ترمان زۆر جارێ لە بیرەچێ من ناڵێ مەمانە باشن ناڵێ ماتۆڕەکان ئەز ئاجان نەکردی ماتۆڕەکەش مەترسیە بۆ من بەڵام ماتۆڕەکە دنیایەک بیانووی هەیە بۆ ئەوەی کە وای کردووە نازانم لە چی ئایلەیەکەوە هاتۆ نازانم گیرفانی چۆن بۆ نازانم بەچی دەردەسەریەک وای کردووە کە ئەمە لەسەر جادەکە بێ نازانم ئێمە بۆچی پەروەردەمان نەکرد پێمان نەوت کۆرسێکمان بۆ نەکردو ڕاهێنانێکمان بۆ نەکردووە چکە دوجار ئەوش کارمەندی کۆمپانیایەکە کە کۆمپانیاکە ئەبێ مەسئولیەتی هەڵبگرێ ئەبێ بەرپرسیارەتی کۆمەڵایەتی هەڵبگرێ ئەبێ بچێت لە دەستەبەری کۆمەڵایەتی ناوی تۆمار بکە ئەبێ دەورەی بۆ بکاتەوە ڕاهێنانی بۆ بکاتەوە ئەبێ ماتۆڕەکەدان مبەرری هەیە دەوڵەمەنەکە ئەم مبەڕانی نییە ئەو پێی وایە لە جوانتر خۆی قەنەعەتێکی بۆ خۆی دروستکە ئەگەر لە کورسانە خوێنێ ئەڵێ کام زانکۆ پارێکی گرانە مشکلەم نییە بڕۆ بخوێنە ئەگەر لێرە نەبڕۆ دەرەوە ئەگەر لێرە دنیایەک ئۆفەری لە بەردەما کراوەتەوە ڤێلاتێ ڤێلا باشە ڤێلاتە بە هەبێ ئەو سیارەتە هەبێ چی دەبێت باش ئەمانەکە خراوەتە بەردەست وەکوی کە جەنابەت وتت چیم بۆ خۆی ئامادە کردووە چی باگراوندێکم بۆ دروست کردووە لە ڕووی خوێنەواری لە ڕووی سەقافە لە ڕووی نووسینەوە لە ڕووی بڵاوکردنەوە ئێستا تۆ بیری لێ بکەرەوە لە کورسام چوار من و تۆ دانیشتووی پرۆگرامێکی ئابووری بخە بەردەستی من و من با چاوەڕێ بکەم چوار ناڵێن ئەڵێن 10,000 نازان میلیۆنێرە چەند هەمانە لە کوردستانە ئەو ڕقەمێک بووە باشە ئێستا من چوار کەسم دەست ناکەوێت بێنمە ناو پرۆگرامێک لێرە دانیشین من و تۆ لەگەڵ ئەو بە ڕێزانە حیوارێکی باش بکەین لەسەر بابەتێکی بەدەر لە بزنسەکەی خۆی چیرۆکی دەوڵەمەندبوونەکەیت بۆ باسکات ناتوانێت ونە ئەو هیچ مشکلەم نییە بەڵام من بادانشم بە دیاری بلۆمبێرگەوە کە گەورەترین دامەزراوی میدیایی ئابووریە لە جیهانە ڕۆژ نییە چەندین مدیری شەریکەی گەورەی جوان نەبینم بە دیار کەناڵە تورکیەکانەوە دانیشم ڕواتە بێخفەتی پێخۆم ئەچمە لای دەوڵەمەندێک دانیشین بۆ بابەتێکە چین لە چوارچەوەی خۆی دەرگاکە یعنی بابەتەکەی خۆی لێ ڕاگرت کە ناتوانە قسەت بۆ بکات پزیشکی ئێمە پسپۆڕی ئێمە دکتۆری ئێمە مامۆستای ئێمە خەڵکێکمەوێ خوێنەوار بێ تێگەشتوو بێ تێگەشتوو خوێنەوار بەوە نییە چوار کتێبەکەت بڵێم وڵا کاتی پێشانگای کتێب کرایەوە لە هەولێریا لە سلێمانی ڕێ بە یەکتری نەدەین تێگەشتوو ئەوەیە کە من زۆر جارێ ئەڵێم دایک و باوکی من و چەندهای تر لە دەرەوەن کە پێمان وابووە ئەوانە خوێنەواریان تەواو نەکردووە بگەنە زانکۆ ئەبینین دنیایەک معریفەت و کەرەم و ڕێزی لێنوێنێ کە لەسەر جادا ئامادەی قۆڵی دەکەس بگرێ بیباتەوە ماڵ و بخاتە ئەو تابقی دوایی کە دروستی کردووە بەڵام دنیای خەڵکی کە بینم وەکو مامۆستا داناوتی ئەگەری هەیە ڕێزمێ بۆ دکتۆر و بۆ پزیشکەکان چکە ئەو ئێمە دوجارە ڕۆینەوە بەردەستی ئەوان کە نەخۆشە بین بەڵام زۆر جارێ لەزەت لە ژیانەکەی خۆشی نابە چکە قەت ناتوانێت لەسەر جادا دەستی هەژارێک بگرێت دەستی کەسێ بگرێ بڵێ ئاوەرە با ئەم شۆ لە ماڵی ئێمە ئابی تۆ سەیری لە چۆ چوین بۆ کوێ هەر بەڕاستی زۆر بۆم گرنگە و ینی ئەم جۆرە گفتوگویانە ئەمە نەبێتە خوا نەخواستە باسکردنی بەردامنم بەردامەی من نییە هی ئێوەیە هی خەڵکە ئێمە تەنها پێشکەشیەکەین وەکو سینیەک خواردنە چەرەسێکە شەربەتێکە پێشکەشیەکەین بەس خۆزگە لە زۆربەی میدیاکانی کوردستانە ئەم جۆرە بەرنامانە هەبوایە ئەزانین چەند پێویستە کە بە بەلاش و حەلاش تۆ سەعاتێک بەم جۆرە گفتوگویە ئەگەر بتوانین بە کۆی ئەم بەرنمەیە یەک کەسیش بگۆڕین دەردی جەنا بدوتێ وتە یەک کەس ئەگەر مەترسیدار بێ یەک کەس ئەگەر ناموسەقف بێ کێشەیە بۆ کۆمەڵگەیەک ئێمەش بەم بەرنامە ناگەر بتوانین یەک کەسیش بگۆڕین لە هیچ باشترە بەس یەک لەبیر نەجان ئەوەکو مامۆستا داناوتی من زۆر جارێ لەوە ترسم لەناو ئەو فەزای کەتیایەن دەوڵەمەنی ئەمە وەکو چۆن ناخوێنێتەوە زۆر کەمیشتەی تەلەڤیزیۆنەکە من هەتا کەمێک لە میدیا دوور نەکەوتم ئەم حاڵەتم بۆ دەرنەکەوت ئەوەندەی لە واتسئاپەکەیەتی بۆ بزنس بەکارێنی ئەوەندە حتا ڤایبەرەکە و تەلیگرامەکە و چیچی کە بەکارنایێنێ بۆ هیوایە هەر کەسێک ئەم پرۆگرامە ئەبینێ و پێی وایە بۆ دەوڵەمەندێکی نزیکی یا دووری یا ژمارە موبایلەکەی لایەتی نەک لە بەرخاتی لالیا کاک دەروون بینێرە بۆی بەش خێرێکی لێ بینێ یەک بەرنامەم کرد بە ڕێزێکی قسێکی جوانی کرد بەرنمەیەکم کرد لەسەر سەرخۆشببوونی تا بێهۆشببوونی شەوانی پیاوان لە کوردستانە
زۆر لە بەڕێزەکان بۆیان نووسیمیان کاک دەروون کاتی بەرنمەکەی تۆ سەعات نوێە ئەوان خۆیان لێ بوونەتەوە سەعات ئێوتم کاکە قەت نەپاڕامەتەوە بەس بۆیان شێرکن کاکە بابی بینن جان من وەکوتم پرسیار ناکەم پێم خۆشە شتیکە باسکەم کاک دەروون ئەوش مەسلەی پارەپەرستیە یانی لە مەسلەی هەبوونی پارە و دەوڵەمەندیە ئێمە لە کوردستان درک بەواکەین کە خەڵکانێکی زۆر هەیە بنوتە کۆیلەی پارە یانی ئێمە خەڵکانێکمانەیە ئەڵێن پارەی مفتی هەیە و ئەم پارەیە بە هەدەرەدا لە سیارەی گرانبەها لە خانووی گرانبەها و لە سیارەی گرانبەها و خەڵکی پێیزعاجەکە بەڵام لە بەرامبەرە خەڵکی کەشمان هەیە کە بۆتە کۆیلەی پارە ینی کۆیلەی پارە ئەوەیە کە مامۆستا بیلال باسیەکە ئەو دنیا لە یەک گۆشەیەک و ئەبینی ئەزانی خەتەرترین شت ئەوەیە بۆ قوتابیانە و بینەرەکانی ئەم تەلەڤیزیۆن و ئەم بەرنامە عەزیزەش خەتەرترین شت ئەوەیە کە ئینسان یەک گۆشەی هەبێ بۆ دنیا بینی یەک گۆشەی هەبێ بۆ بینین کێشەکە ئەوەیە خەڵکانێکی زۆر هەیە دنیا لە یەک گۆشەیەک و ئەبینی ئەوش پارەیە لە ڕاستیە ئێبە ئەبێ دنیابینیمان گۆشەی جیاوازی تیا دروستکە اینجا یەکی لەو مەترسیانە کە دنیا لە یەک گۆشێک و ببینی کە پارەیە و ئەکە ئینسانێکی ڕووکەشی ڕواڵەتی دروست بێ ینی ئینسانێ بێ تاو شایەتمان پارە هەموو شتێک ئەوێت و هەڵخەڵەتێنێ کاک دەروون نازانم جەنابەت چەند شارەزای کولتوری شارەکانی کوردستانی من ینی شارەزای وردم لە بەشێکی زۆر لە کولتور و وردە کولتوری بەشە لە شارەکانی کوردستانە من ناویشی شارە نایەنە بەڵام لە هەندێک شارە ڕێژەی ئەو دەوڵەمەندانەی کە خۆیان بە دینەوە هەڵواسی و دیندار نین ڕێژەکە یەکجار زۆرە ئەوە لە پاڵ ئەوەی کە پارەدارە و پارەپەرستە دین وەکو وەسیلە بەکاربێنێت لە کاتێکە خۆ ئێمە ئەزانین لە دینە ئاسمانیەکان بەتایبەت لە ئیسلام و لە مەسیحیەت و لە تەنان لە جوولەکەشە ئیشکردن عیبادەتە بەڵام پارەپەرستی ڕەتکراوەیە مامۆستا بیلال پارەپەرستیان یان ئەگەر باشتر بڵێم ڕەزیلی ڕەتکراوەیە جەمە خەڵکانێکی زۆر هەیە دەوڵەمەندن و پارەپەرستن بۆ چکە دنیا تەنها لە ڕووی پارەوە ئەبینن وایتر پیان وایە ئەگەر پاریان هەبێ هەموو شتەکانی تریانەیە بەدڵنیایە بەڵام ئەگەر پاریان هەبێ پێی وایە متەرجمێک بە پارە خۆی فێری زمان نا خۆی کاک دەروون ئەبێ تێ بگەین ئەو کەسێک کە پارەی هەیە چی من بم چی جەنابەت یا هەر کەسێک کە بە دیاریەمەوە دانیشتووە بێ لە خۆی بپرسێ ئەو چی هەیە جگە لە پارە چکە پارە دانە باشە جگە لە پارە چیترت هەیە چکە ئەکرێ ئەچینە مەجلیسێک دەوڵەمەندێک دانیشتووە سەرمایەدارێکە بانگی جەناب تەکا یا کاکدانایە هەر گەرجێکی خۆشەویست کە لێرە دانیشتووە بۆچی بانگی کردووە ئێوە بە پارە بیکڕێ ئێوێ ئەو بیرۆکە و ئەو ئایدیای هەیە ئەو ڕقمێکی لایە ئەڵێ 500 ئەڵێ 600 ئەڵێ 1000 ئەڵێ 2000 برادێکم هەیەکێکە لە پیاوە جوانەکان چکە ئیجازەم لێ وەرنەگرت تۆگینا ناوەکەی مەهێنایەکێکە لەوانی کە ناوێکی دیاری هەیە لە بواری دەروناسی کۆوەڵاسیە وتی جارێکیان لەگەڵ دەوڵەمەندێکا دانیشتو بوو وتی کێشەیەکی هەبوو ئەویست من کێشەکەی بۆ حلکەم وتی کێشەیەکی وام هەیە بۆ حلکەوتی بەسەر چاو بۆ حلەکەم وتی بەشە دووەمەکەی مەترسی بوو کە قسەکەی کرد وتی چاوەڕێمە کرد وتم یاخواوە نەڵێ چکە بیڵێ لێرە کۆتای پێێنم لەگەڵێ وتی چەندێک شتەوێ من لە خزمەتان پارە وتی کەوای وتە ئاوا سەیرێکی ناوچایم کرد وتم ئەزانی تۆ هیچت نییە لە دنیا جگە لە پارە ئەگەر باسی پارە بێ پارە لە زۆر شوێنی کە هەیە لە وڵاتە ئێسا بەس تۆ داوای شتێک لە منەکەی لای کەس دەست نەکەوتۆ بانگی منت کردو بۆ ئێرە کەوای هیچت نییە تو دڵ بە خۆ خۆش نەبێت بێ لەوە سەیری ئەوە بکەین ئەو مەشەدە بەسمە ئەوەش نییە کە ئینسان پاری خۆش نەوێت هەوڵ نەدا پارەدار نەبێ بابەتی بەردامەکە قسێکی ڕووسێ پێما بێ ڕووسەکان ئەڵێ مرۆڤەتی لە هیچ شتێک هەیەک نین لە پارە پیاکردنانە بەس جەنابەت مامۆستای موچەت هەیە موچەم هەیە جەنابەت موچەت بەڵام دەردی جەنابەت دوتێ هەموو گۆشەنیگامان بۆ ژیانکردن تەنها پارەکە نەبێت تەنها مەعاشەکە نەبێت حتا ماگەت بێنینە ئاستێکی خواردتریش بەشێک لەوەی کە وەکو پێویست دام و دەستگاکانی حکوومەت حتا کەرتی تایبەت وەکو پێویست ناچێ بەڕێوە داڵغەی کرێکارەکە تەنها لای موچەکەی یا ئەلبەتر باسیکەین پارە نابێ ئامانج بێ ئەبێ ئامراز بێ بۆ گەیشتن بە ئامانج بەڵام لە کوردستانە و لە وڵاتە ئەو وڵاتانەی کە تازە خەریکن پێشەکەون پارە ئامانجە ئەنی خودی ئامانجە لە کاتێکە پارە بێ ئامراز بێ باش ئێستا بۆ نمونە ڕەنگە با من ئەو دیوەش لێک بمەوە ینی بۆ نمونە ئێستا ڕەنگەکەی مام قساناکەین
دەوڵەمەندێک دانیشت بێ بە دیارمانەوە یا کوڕە دەوڵەمەندێک دانیشت بێ بڵێەوە خۆیان سارەکان وانە بۆیە واقساکەن و مۆبایلەکان خراپە بۆیە واقساکەن و جوابێک بۆ ئەمە چییە؟ من کەسیان جواب کوردەڵێ دەمینەوەمان پێ بڵێ بڵێ دەنگار نایگاتێڵێن ترشە من ئەگەر لە ڕووی کۆمەڵاسیەوە پیاوانەی چینبەندی خۆم چین سەر بە چینێکی کۆمەڵایەتیم ئەمە سەر بە چینی مامناوەندی باڵام باشە باش و ئاسی بەختەوەریەکەم لە ژیانمە ئەتوانم بڵێم بەختەوەرم و پێداویستە مادیەکانشم بە هەموو مانایەک پڕ کردوێتەوە و ئیشی خۆم هەیە پرۆژەی خۆم ئەنی هەموو ئەوانم هەیە ئێمە بەسمانەوە نییە بڵێن پارەدار بوون یان دەوڵەمەندەکانی کوردستان خەڵکی خراپن کاکە بەس ئێمە ئەڵێن پێویستە شێوازی ژیانی خۆت هەبێ ئینسان کە پارەی هەبێ ئەبێ پارە ئاماز نەبێ بە پارە وەسیلەیەک بێ بۆی تۆ منداڵێکی باش پەروەردەکەی نەک ئەوەی تۆ منداڵەکە و نردوتە قوتابخانەیەک ساڵی بە دەفتەرێ پێ دووا بێ مامۆستا قوتابەکەت بۆ پەروەردە ئەکا قوتابخانە بەشێکی پرۆسی پەروەردەکردنی ئینسانە دەستگادینەکان هۆکارن بۆی ئینسان بە کۆمەڵایەتی پەروەردە بێ خێزان بەشێکە کاتێک تۆ وەزیفەی پەروەردەکردنی منداڵەکانی خۆت وەک دەوڵەمەندێ لە خۆتە سەنیەوە کاتێک تۆ بنیانانی کەسایەتی ژیانێ بە پارە ئەسپێریت بۆی کە کابراژێکی پێ دوا بێ لە یەک لە حەزەیە تۆ دوجار کەسێکی بەختەوە دەرەسی بەڵام وان نییە ئەمە دەیان دەوڵەمەندم بینیوە هیوایەتی ئەوە بووە بۆ نمونە ڕاستە ئەو ساحەبی $10 ملیۆن بەڵام بڕوانامەی نییە ئێمە پێم وایە ئێستا مێشێکم دەهرە دەوڵەمەندەکان لە بڕی ماسترم هەیە زانی نییە لەبەرەوە پێوانەکردنی خەڵکێک بۆ دەوڵەمەندی جاری وایە ئەوەی کە تۆ بەدەستێنا ڕەنگە ئەو هەوڵانەی من بۆ خوێندن دابێتم بۆ نووسین و تەرجەمە و ئەوە دابێتم ئەگەر ئەو هەوڵانم لە 2006 و حوتە لە عقارات بەخستایەتە گەڕ ئێستا ڕەنگە من ساحەبی $3 ملیۆن بم بەڵام دنیابینی من دنیابینی مامۆستا بیلال دنیابینی جەنابەت دنیابینی ئەم بەڕێزانە دنیابینی جیاوازن بۆ چکە سەر بە خێزانی جیاوازین سەر بە کللتور و تێگەشتنی جیاوازین باشە ئێمە دیسانەوە بابینەوە سەر قەوانەکەی یەکەم جارمان هۆکاری سێ نمونەم هێنایەوە هەم کابرا سێرەکەی سیارەکەی بای $100,000 بەڵام بای 2 دقە تەحملی نییە کەکوێتە ئیزدیحامێکەوە یەکسەر ئیشارەت داگیسێنە و تەپوتۆزی دنیاکە بەسەر خەڵکە مۆبایلەکەی بە هەمان شێوە سیرەکەی لە تیکتۆک و لە نازانم چی زیاتری چیتیانە بە مۆبایلێکی $100 ئەوواکرێ بەڵام حەزەکات کەوای کرد مۆدیلی مۆبایلەکەی دەرکەوەی من مۆبایلەکەم ئەمە چوارە مۆبایل ئاوا دەرم نەخستوە مۆبایلێکی سینی زۆر خراپیشە وابزانم بە تازەی بە $320 هەر ئەوەشم بێ هەر لەو دەورین باشە شاشەکەشی شکاوەی من هەموو ئەمانە پێمان ئەڵێن بۆی کە خوا نەخواستە جۆرێک لەسەر ئەساسی ئەزمموی ئەوە ئەم بەرنامەیە ئامۆژگاریەک بێت بۆی کە خەڵک تێبگالەوەی کە ئەو کەسەی کە یعنی ئەتوان با من پرسیارەکەم والێ بکەم ئەتوانین بڵین ئەوەی کە زۆرترین نمایشەکات بە ئەکسسواراتەکانی و بە سارە و بە خان و بۆ بە مەنجەڵ و قاپەکەی کە تۆچی ئەتوانین بەمانە بڵین ینی ئەمە هۆکارێک بێت بۆی کە ئاستی سەقافی ئەم کەسە نزم بێت ئەتوانین وا بڵین هەمان پرسیار لە جەنابی کاک دەڕۆن ئێمە بێشتکەشمان لە پێچا بێن بۆ نمونە خەڵکم بینیەوە لە دەوروبەری خۆم خانۆکەی فروشتووە وەنەوشەیەکی پێکڕەوەیان لاند کرۆزەرێکی پێکڕیوە بۆی بە خەڵک بڵێ من دەوڵەمەندم وەرمە من خەڵکم بینیوە لۆگۆی چاکەتەکەی بە $500 کڕیوە چاکەتەکەی خۆی بە $6,000 و چاکەتەکەی بای $50 و لە هەموو چاکەتەکانی دایانێ ئەم جۆرە لە خەڵکەشمان هەیە کە ئەوێ خۆی بە دەوڵەمەند پیشاندا خۆی پیشاندا ئەمە لە ڕووی زانستیەوە ئەتوانین بەم خەڵکان چکە من کۆتایی بەرنامەکە بە چیرۆکی خۆم کۆتایی پێرم ئەتوانین بەم خەڵکانە بڵین کە ئاستی ڕۆشنبیریان خەلەلی بۆ ناڵێ ئایا لە ڕووی دەرونیە ئەم کەسانە کێشیان هەیە بڵێ ئەم کەسانە لە ڕووی دەرونیشەوە بەڵە بڵێ ڕووی دەرونیوە کێشیانەیە کاتێک تۆ ئەتەوێت کەسایەتێکی ساختە بۆ خۆت بنیاد بنێ ئێستا بۆ نمونە مشتوانم خانۆکەم بفرۆشم لە باتی ئەوەی بە سارێکی دەفتەرونیە هاتومە تێرە بە سارێکی 6 دەفتەری پێم ئەو کاتە لە ڕێگا لە باتی ئەوەی کە کەس ڕێگەم نەدا ڕێگە خەڵک ڕێگەم بدا لە کاکە قوربان لە باتی من بچم بۆ دائیرێک جامی سارەکەم بکەمەوە دەدەخە لە پاسوانەکە بپارڕێمەوە بڵێم قوربان وڵای گرادی سارە لێرە نییە سارەکەم بێنمە ژوورەوە بۆ خۆیڵێ قوربان فەرمۆرە ژوورەوە بەڵام ئەم دروستکردنی ئەم دنیا ساختەیە مەترسیدارە ینی
بۆ چووکە 2000 وا لە ئینسانەکە خۆشی لێ بگۆڕێیانی بەڕاستی برادێکمان نەبوو چیرۆ ئەو نەبێتەوەتی کوڕێکی برادەربان نەبوو لە کۆڵان زۆر ترسنۆک بوو وتی ئەمەنە پێمانوت براڕۆ تۆ بەغیرەتی براڕۆ تۆ ئازای تۆ یەک شەڕەکەی کەس ناوگرێ وتی لە ئەخیراوە مالیا خۆمان لێ ترسای جا تۆش لە لاشعورتا ئەوەنە بەم شتانە فوت تێچێ و لە تەنیشتیشا ئەوەنە خەڵکی ماستاوچی و داما و چوزانم کەم تەجروبە هەیە لە چوار دەورێ تۆ پێویستە بەوە نییە تۆ ماشەڵاتەوە تۆواتەوە لەپڕ ئەو دنیا خەیاڵی کە هەی بووە لێبێ بەواقع هەر بۆ سەپۆر بۆ قسەکەی تۆ کە باسی سیارەکەی جادێگەیە لە سلەیمانی پێڵەن جادەی پۆزەکە خۆزگا چوون تاسە هەر مێشکە دەرێنی هەری نازانم پۆز لە چوار لی هەڵبەتام جادانە لە هەولێریش زۆرە نووسنگە هەیە کە ئێمە لێمان پرسیوە ئەڵێ گەنجی داماو هەیە چوزانم کرێکاریەکە خراپترین ئیشەکە ئەچە $100 ئەیا بە ڕانژۆڤەرێ جا بە ساریکی مۆدل بەرز بۆ 2 سەعاتی ئەو شەوە 4 پیاسی پێ ئێوە قسەکەی جەمە دەرونیەن مەش لە هەولێرش وایە بۆ نمونە تەسەوڕکە ئەو کەسانێک کە هاوسەرگیریەکەن بۆ کەسەکە ئامادە نییە بە سارەی خۆی بۆ نمونە ئەڵتیمایەکی ئازاییە بۆ ئەڕوا لە هاوڕەکانی لە خزمەکانی ئەپارێتەوە لە تکایە لانکلۆزەرەکەتم بدێ وڵای ژنە گوازمەوە یان نازانم لۆزەر نەبێ ناگواز هەر بەزدی ینی ئێمە ئینسانێکین ئاسی وشاریمان تا ڕادەیە کە ئەمانەیە کەسایەتێک ساختە بۆ خۆمان دروستکەین لە هەندێک کاتە ئەم تێگەیشتە ئەبێ زۆر وریابین ئەم من حکایەتێکی ڕاستەقینە دوو باسکەم برادێکمان تەندەرێکی لە یەکێک لە کۆمپانیەکان تەقدیم کردبوو بە سارێکی دەفتەری ڕۆیشت بوو تەندەرەکە کواڵیتی پێداویستەکان زۆر باش بوو بەس زۆر پاڕایەوە لەوەی کە ساحب شەریکەکە ساحبی شوێنەکە نێتە دەرەوە بووی سارەکەی نەبینێ چکە ئیزانی کە سارەکەی ببینێت تەندەرەکە بۆ نەداتەوە ئاخری هاتە دەرو نەیدایە و دایە کەسێک کە سارەکەی ئینە سارەکەی بەرز و گران بەهایە بۆ جاری وە هەیە ئەمەش بۆتە زەرورەتە ژیانی کاک دەرون ینی کەسەکە تۆ بۆ منە من چوومەتە دائیرەوە بە کابوویەک و کاڵایەک پاسەوانەکە دەزان ڕای گرتووم چوومە دەژور و ئەمە مدیر ببینم نامبینێ بەس کەتی بە چاکەوتپانتۆڵەوە ئاڕۆم ئەڵێم بڕۆ بە مدیرەکە بڵە فڵان کەس هاتووە ئەڵێ بەسەر چا قوربان بۆیە جلوبەرگ و ئەوانی بڵین تقریبان کۆمەڵگەش مؤهل لە کۆمەلگا زاری وایە ئەڵێ تۆ تا ئەم بنیادە ڕواڵەتیە ئەم کەسایەتی ڕواڵەتی بۆ خۆ دروست نەکەی من قبوڵت ناکەم تۆ تەسەوڕکە بڕۆ زانکۆیەکی بریتانیا پرۆفسۆرەکە بە کابوویەکی فش و پێڵاوێکی دوو ڕقم گەورەتر لە پێی خۆی و تیشێرتێک بە پاسکی لەوە خۆیە کا بە زانکۆی ئاچێت لە پۆلەکەی خۆیان دەرسەڵێتەوە تۆ بۆ من کە ئەسمە زانکۆ دەرسەڵێمەوە ئەگەر بۆ زۆرە بڕۆم قوتابیەکانم هەتا بزر تەماشا مەکەن ئەڵێن ئەو مامۆستا هاتووە باشە ئەمانەی تر ئەوە نییە کە دەسی پێ بەڵێ خۆ کە بە دوا قسە وەختی ئەوە نیتر دەسی پێ بکەین تاو ئەم کللتوری کە هەیە گەر تەندەرەکە تۆ سیارەکەت باش نەبێت تەندەرەکە بۆ دەرناچێ هەمیشە جیرفان ئەگەر جلەکە جوان نەبێ قوتابیەکان جۆ لە باگ ڕناگرن و پێیان وایە قسەکانی تۆ هەزەلیە یان گرنگ نییە ئەم بەرنامەیەکی لە ئامانجەکانی بەتەسەوڕی من کە بۆ شیاتومە ڕێک ئەوەیە کە ئێمە بە خۆمان بڵین بە دەوڵەمەندەکانمان بڵین و بە خەڵکی ئاسایش بڵین با دەوروبەرەکانمان بە سیارەکانیان بە مۆبایلەکانیان بە جلوبەرگیان هەڵە سەنگێنین با بە ئاسی مەعریفی و تێگەیشتنیان و دنیابینین و ژیانیان ئەڵیان سەنگێنین یعنی کاتێک خاتونە لە زانکۆ داخوازێکی بدێ کوڕەکە داخوازەکەی بە ئەو کوڕەبەوە نبینێت کە جلوبەرگەکەی ئایا مارکە یا مارکە نییە سەربەچنی دەوڵەمەند یان دەوڵەمەند نییە نازانم با بۆ جۆرە بیبینێت کە ئەوە بەڕاستی شایانیەوەی ئینسانیشەوە سەپۆرت ینی بزەوت شتێ بخەمە سەر قسەکەی تۆ ئەگەر ئەو خانمی بەڕێز ئەگەر زانی و ئەو کوڕیەتە پێشەوە زۆر خۆشی نمایشەکە بە سەعاتەکەی و بەچی و بە مۆبایلەکەی و بەچی بە عکسەوە شکێ بۆ دروست بێ لە بریەوەی کە ڕازی بزەوت باشە دەست خۆش دو قسەم با سێرێکی خۆمان بکەین وەکو ماوەسا داناوتی هەموو ئەوانی کە ئەگوزارێ لە دەور و بەرمان نزیک بە 8 ملیۆن بزنس ئێستا لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانن چونکە ئێستا ئێمە زۆرینەمان لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان گیرۆ دەین لێرە سەیرەکەین بۆ منە برادەرەکەمان چی لە بەرەکە چۆن ئەخوا ئەچێتە چی ڕۆستۆرانتێ چی کافەیەک چی سیارێکی پێ چۆن و چی بەشێکی ئەو فەیکەیە کە دروست کراوە بۆ خۆمان دروستمان کردو بە بەردەوامی کاری لەسەرەکەین بەشێکی میدیایە بۆ ئاراستەیەمان ئەبا و هەڵمانە خەڵەتێنێ و پێمان ئەڵێ ئەکتەرەکان و سیاسیەکان و ڕۆژنامەنووسەکان بەو جۆرەژین کە لە ئەرزی واقع لە پشتەوە جوانی و دنیای گیرۆدە و دەرد و معاناتیان هەیە دنیایەکی تریشەیە کە پێ ئەوترێ مارکێتین کە من بۆ خۆم لەوا پسپۆڕیم هەیەەوە ئیشی لەسەرەکەین
ئێمە بە بەردەوامی ئاگدار بە کۆمپانیاکان هەموو توانای خۆیان نەخەنە کار بۆی تۆ تارگێت بکەن بۆی ئەو کاڵات پێفرۆشن بۆی ئەو شمەکەت لەسەر ساخکەنەوە بۆی ئەو تێستت لەسەر بکەن بۆیە تۆ مەکەوە ژێرە و کاریگەریە بزانە چیت پێویستە لە ژیانە بزانە ئەتەوێ حاجەی تۆ چییە ئەتەوێ بە چی جلوبەرگێک نەک ئەوەی کە ئەو ئەوێ بە تۆ ساغی کاتەوە چکە تۆ سەیری ئەو درامایەکەکەی جوانترین تەکنیکی تا بەکارێنراوە باشترین کامیری بۆ بەکارێنراوە باشترین مۆبایلی تا بەکارێنراوە دەجار تێست کراوە دەجار دووبارە کراوەتەوە پەرەگرافەکەی تێکستەکەی قسەکانی وەکو چۆن من هاتووم بۆ ئێرە بێ دنیای خۆم حازر کردو تۆ چوار قسەت بۆ بکەم بە هەمان شێوە ئەویش لە دەرەوە وایە دنیا وەکو خۆی ببینن ئەوەی کە ئەگوزارێ لە ئەرزی واقع خۆشیەکانی دەوروبەرمان زۆر لەوە زیاترە کە ئێمە لە بڕەپارێکە کۆی بکەینەوە کە لێرە داینن وەکو وتم پارە ئەتوانێت زۆر خۆشیت بۆ دروستکە ئەتوانێت فێری خوێنەواریت کە ئەتوانێت ژیان باشتر بکە ئەتوانێت سیاری باشتە بێ چی و چی و ئەمانەتە بێ بەڵام پارە با بە تەنها حاجەکەی ژیانت نەبێ کە گیرۆدەت کا و بیکەیتە ملێک و پاسەوانی بۆ ئەو بکەیت با پارە دنیایەک خۆشی و ڕەفاهێت و باشی و چاکە و شایەتیدانت بە دواجێ بێنێ کە ڕۆشتە ناو گۆڕەکە خەڵکێک لە دواتەوە بڵێ وەڵا دەستی فلان کەسی کرد فلان مەدرسە فلان بینا ئەزانی من ئێستا سەیری ئەو مەدرسانەکەم سەیری ئەو شوێنە پەروەردەیانەکەم کە ناوی ئەو کەسانی پێوە کە وەفاتیان کردووە و بەو مزگەوتانەشۆ کە دروست کراوە زۆر دڵم بەوە خۆشحاڵێم ئەمە باوکی چی کوڕێک بێ لە وڵاتە دایکی چ کێ بێ خۆزگای ئەمانە زۆرتر بن باشتر بن کاک دەروون لە وڵاتانی ترا بڕۆ سیرکە لە ئەوروپا لە ئەمریکا ئەو کورسیەی کە لە ناو بازاڕە جێی 3 نەفەرەکاتەوە دانشی ئەزانی کە لەسەر کورسیەکە دانشی زۆر جارێ شارەوانی ئەو وڵاتە ڕێی بەخۆی داوە هاتوو توێتی ئەگەر پێویستی کرد لەبەرەوە پارەی ئەم کورسیە تۆ داونە من ئامادەم ناوێکی تۆشی لەسەردانم وەکو چۆن ئێمە لێرە ئەڵێن بۆ مزگەوتێک بۆ مەدرسەیەک بۆ فلانێک بڕواتە بێ ئێمە زۆر ئەتوانین شت بکەین هیچمان پێ نەکری ئەتوانین دەوڵەمەندی قەنەعەت پێبێنی 100 کتێبی جوانی باشی نووسەرێکی وەکو کاکدانە وەکو کاکدەرن وەکو بیلال وەکو خەڵکی کە کتێبەکەی باشە چاکە لە بازارە گیرۆدی کتێبەکەی نافرۆشرێ با ئێمە دەرەچەیەکی تر بدۆزینەوە 100 کتێبی لێ بکڕە و بی بە مەدرسەیەک پێشکەشی کە بەڵکو لەو 100 با 5 قوتابی بیخوێنێتەوە کوڕە 100 دار بڕوێن باشە 100 دار بڕوێنە ئێش خۆشار ئەڵێن خۆڵ و تۆزی زیادی کرۆ فلانی زیادی کردووە دنیایەک شتی جوان ئەتوانین بە پاری ئەم دەوڵەمەانانی کە خوای گەورە داوێتی پێی کە بە میرات بۆی ماوەتەوە کە حیزب داوێتی کێ داوێتی پێی گردنی ئازا بێ پیرۆزی بێ بەڵام خەمێک لە مجتەمەعی ئێمە ئەگەر خەمێک لە ناو عایلەکەی خۆی و خێزانەکەی خۆی ناخوا کە هەنێ جارە بنە مەترسی بۆ ئێمە بەڵام خۆ ئەتوانن خەمێک لە مجتەمەعی ئێمە بخۆن خۆ دەستگرۆی خەڵکێک بکەن با بە تەنها دیوێکی خێرخوازی قوتێک نەیبینینەوەی کە ئیلا بێ پارە بکەینە قورگیا لەبەرەوە برسیەتی وەکو کوور دەڵێ با هێلکەشی هەبێ نەکە ڕێقنە پۆزەکە نەکەن بە سەرمانە جەستە شتێکە مێشکی شتێکی کێ من باوکم بەبیرم دێ ئەهاتەوە بۆ ماڵەوە ئێواران ڕۆژنامەیەکی بەدەستەوە بۆ ئەی خوێندەوە دایکم خواردنی دروست کرده بوو ئەیوت وەرە خواردنەکەت بخۆ چکە خۆ دەزانی ئافرەت زۆر لەوە تۆ ڕابێ کە خواردنەکە سار بێت تۆ خەریکی شتێکی کەبی جا ئێستا سەردەمەکە سەردەمی مۆبایلە و کاتە ڕۆژنامەکە بوو ئەی وەرە خوێندنەکە وەرە خواردنەکەت بخۆ ئەمیشەوی نەبا ئەم جەریدە بخوێنمەوە ئێستا دێم دوو جار سێ جار تاکیدی لێ کردو ئەویت بڕواتە بێ ئێرەشم برسیەتی ئەمەش تێر بێ وەکو ئەوتا مەعیدێشم تێرە با ئەمە تێرکەم دنیایەک تێرکردن هەیە لە دەوروبەرمان دەسەکانی خۆش بێ من لە کۆتاییە بە چیرۆکێکە ڕەنگە ڕۆژانە زۆر بەمان بەریکێ من جارێک لە جەیەک دانیشتە بووم برادێکی ئەلەم دەوڵەمەانەی کە باسیەکەین لەو دەوڵەمەە لەو جۆرە هەڵبەتە من زۆر دووبارەوەکەمەوە خوانە خواستە ئێمە تەشیر بە هیچ دەوڵەمەێکی بەڕێز ناکەین بەڵام ئێمە ڕەنگە ئاڵێ دۆست ئەو کەسەیە بوو گرێنە دوژمن و کەسەیە پێ پێ بکەنێ بەشێکی زۆر تانەوانی لە چواردەورتانن دوژمنتانن کە ئەوەنە هەڵتانێن و ئەوەنە بەشان و باڵتانە ئاڵێن بڕۆ بزانە زمانەزانن بڕۆ بزانە چیت خوێنێتەوە لە ژیانە بڕۆ بزانە ماڵەکە و شۆفاش و مەزبەح و کاشی سیرامیک و نازانم مەرمەر نییە بزانە مەکتەبەی ماڵەکە و حاڵی چۆنە بەهەر حاڵ زۆر بابەتی تر هەیە بۆی کە تۆ کامڵ کات لە بریەوەی کە پارەدار بی لە بریەوەی سەرمایەدار بی تۆ پارەداریت من جارێک دانیشتە بووم لە جێک کەسێکی ئەلەو جۆرەی لێبوو ینی لە ئەسنای قسەکردنەکانە تی قایشەکەم بای ئەوەنەیە سەعاتەکەم بای ئەمەنەیە قاتەکەم بای ئەمەنەیە تابان نەگەوە بەسەریەکەوە بین سیارەکەم بای ئەوەنێ و مۆدلەکەیم گۆڕی بۆنە ڤێلاکە بای ئەوەنەیە نازانم چی نیش لە کۆتاییە پێم وتم تۆ خۆت بای چەنی بەڕوت و قوتی خۆت بای چەنی جاو پرسیارە زۆر گرنگە وەکو مامۆسا باسی کرد و جەنابیشت لە ڕووی زانستیەوە باسە کرد تۆ خۆت بای چەنی ئەگەر تۆ خۆت کامڵ بی سیارەکەت بایی $100 بێ و بای $100,000 بێ تەپوتۆزەکەی ناکەی بەسەر خەڵکە و نابیتە هۆکاریەوەی کە منێک لەسەر شەقامەکەی زعاجکەی ئەگەر خۆت بەڕوت و قوتی پڕ بەرهەم بی
گوێنایتەوەی کە مۆبایلەکە چی و خۆتی پێوە نمایشکەی و ئەگەر خۆت پڕ بەرهەمبی خۆت ئەگەر کامەڵ بیت گوێناتە ئەوەی کە زەخت لەسەر خۆت دروستکەی بە هزار قەرز و قۆڵەقاتێک بکڕی بۆی کە پیشانی منی بی بە تیشێرتێک و بێمدت لە بەردەمی هەر کەسێکا دانیشیت کە خەڵک پێویستی بەو دویتوێ هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم کەسمان نیگەران نەکرد بێ هیوادارم هەمومان وردە بە تایبەت خانمان دووربین لەو نمایشە دووربین لەو شەپۆلەی کە دروست بۆ هەر هەمومان ئەگەر تۆ سیارەکەت باش نەبێ قاتەکە دوانە بێت سەعاتەکە دوانە بێ و چی نەبێ ئەو تۆ هیچ نیت ئەشیکەم بە فرسەت من زۆر کەس ئەم سەعاتەم پێڵێ ئەم سەعاتی من بای 18,000 زۆر ڕقەمیان پێوتون بای 18,000 دیناری خۆمانە ینی بای 14 دلار ساعتێکی زۆر ئاساییە و حەزیشم لێکە ئاوار لە بڕی شتی ڕەش زۆر لە بەرەکەم لەگەڵ شتەکان ماگونجێت هیوادارم شتێکمان کرد.